نوری نەمر. ئەو هەواڵانەی پەیوەندیان بە داهاتووەوە هەیە. لە سەردەمێکی نزیکدا ئیمامی بوخاری و موسلیم لە ئوسامەی کوڕی زەیدەوە ڕەزای خوای لێبێ دەجێڕنەوە. حەزرەتی ئوسامە کوڕی زەیدی کوڕی حارثەیە، پێغەمبەری خوایە. هەر کات حەزرەتی حەسەن یا حوسەینی لەسەر ڕانێکی دابنایە، حەزرەتی ئوسامەیشی لەسەر ڕانەکەی تری دادەنا. جارێکیان کە ڕوویدا هەمویان بوو بەم جۆرە دوعای دەکرد: خودایە ڕەحم بەمانە بکە، چونکە منیش ڕەحمیان پێ دەکەم. پێغەمبەری خوا درودی خوای لێبێ لە دوا ڕۆژەکانی ژیانی مبارەشیدا ئوسامەی کردە سەرکردەی ئەو سوپایەی کە ئامادەی کردبوو بۆ جەنگان لەگەڵ ڕۆمەکان و ئەرچی تەمێکردنی دوژمنانی خوای لەو ناوچانەدا پێسپارد بوو کە پێش چەندین ساڵ باوکی تیایدا شەهید کرابوو. بەڵام کە ئوسامە بینی تەندروستی پێغەمبەری خوا درودی خوای لێبێ بەرەو خراپی دەچێ، سوپاکەی ڕاگرت و تا وەفاتی سەروەرمان نەیخستە جوڵە. ئەم ئوسامەیە دەڵێ ڕۆژێکیان لە خزمەتی پێغەمبەردا بوو، چوو بۆ سەر بانیژەی یەکێک لە خانوە بەرزەکانی مەدینە و تەماشای دەوروبەری دەکرد. لەو بەینەدا فەرمووی: إني لأرى مواقع الفتن خلال بيوتكم كمواقع القطر. ئێستا لە نێو ماڵەکانتاندا هەر وەک بارانبارین دابارینی فیتنەکان دەبینم. پێغەمبەری خوا ئەمەی وت و لێمان جیا بووە. لە پاش ئەو کوچە و کۆڵانەکان لە تاو تەوژمی فیتنەکە دەیان ناڵان. بەڵێ حەزرەتی عومەر و حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلی ڕەزای خۆیان لێبێ وەک قوربانی ئەو فیتنانە شەهید کران. هەر وەک بڵێ فیتنەکانیش بە زمانی بەڵاو موسیبەتەکانیان بە پێغەمبەری خۆیان دەوت: سەدەقتە. فیتنەکان. حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ بە درێژایی ژیانی لەسەر هەڵدانی ئەم فیتنانە دەترسا. ڕۆژێکیان کە لە ناو کۆڕێکی هاوڵاندا لە مزگەوت دانیشت بوو پرسی: کەسەیە لە ناوتاندا دەنگ و باسی ئەو فیتنانە بزانێت کە پێغەمبەری خوا هەواڵی سەر هەڵدانی دابوون؟ هاوڵی بەڕێز حوزەیفە هاتە وەڵام: بەڵێ ئەی ئەمیری ئیمانداران، من دەیزانم. لە بەرامبەر ئەمەدا حەزرەتی عومەر فەرمووی: تۆ کەسێکی بوێر و چاونەترسی، ئادەی بۆمان باس بکە. ئەویش فەرمووی: فیتنە و بەڵای مرۆڤ لە کەسوکار و سامان و نەفس و منداڵ و دراوسێدایە، بەڵام نوێژ و ڕۆژ و سەدەقە و فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە دەبنە کەفارەتی ئەو بەڵایانە و دەیان ڕەوێننەوە. حەزرەتی عومەر فەرمووی: نەخێر، من ئەمانە ناپرسم، بەڵکو مەبەستم لەو فیتنانەیە کە وەک شەپۆڵی دەریا شەپۆڵ دەدەن. اینجا حەزرەتی حوزەیفە فەرمووی: ئەی ئەمیری ئیمانداران، جا تۆ چیت داوە لەوانە؟ لە نێوان تۆ و ئەو فیتنانەدا دەرگایەکی داخراو هەیە. لە پاشان حەزرەتی عومەر پرسی: ئایا دەرگاکە دەکرێتەوە یان دەشکێنرێ؟ هەرکە حوزەیفە وتی دەشکێنرێ، حەزرەتی عومەر ڕاستڕەکی و بە دەنگێکی لەرزۆکەوە ئەم چەند وشەیی لە زار هاتەدا کەوا بێ ئەو دەرگایە هەرگیز جارێکی تر داناخرێتەوە. جاکە دواتر هاوڵان لە حەزرەتی حوزەیفەیان پرسی: داخۆ حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ دەیزانی ئەو دەرگایە خۆیەتی؟ لە وەڵامدا پێی وتن: هەروەک چۆن دەیزانی لە دوای شەو ڕۆژ دێت، ئاواش دەیزانی کە مەبەست لەو دەرگایە خۆیەتی. بەڵێ باش دەیزانی کە ئەو بڕوات ئەو دەرگا داخراوانەی تایبەتن بە یەکریزی ئومەتی موحەممەدەوە دەکرێنەوە و فیتنە و فەساد لەگەڵ خۆیدا دەیبات و لە نێو ئومەتیشدا بیر و ڕای هەمە چەشن و ڕەوتی جۆراوجۆر سەر هەڵدەدات. حەزرەتی عومەر ئەمانەی دەزانی، چونکە هەواڵدەری ئەم ڕووداوانە زاتی سادق و مەزدوق فەخری کائینات حەزرەتی موحەممەد مستەفا بوو، درودی خوای لێبێ. کە ڕۆژیشی هات، هەروەک چۆن پێغەمبەری خوا هەواڵی دابوو هەروە ڕوویدا. حەزرەتی عومەر لەلایەن فارسێکی خائینەوە درایە بەرخەنجەر. هەر لەو ڕۆژەدا حەزرەتی عومەر درایە بەرخەنجەر، زامێکی قوڵ و برینێکی بەسۆش لە جەرجی یەکرێزی موسڵماناندا دروست بوو. بەرەی نەیار زۆر بە چاکی ئامانجەکەی هەڵبژاردە بوو، تیرە بێویژدانەکەشی ڕێک و ڕاست ئامانجەکەی پێکا بوو. بەڵێ بە وەفاتی ئەو، فیتنە و ئاژاوەکان وەک بڵێ بوونە لافا و جیهانی ئیسلامیان ڕاماڵی. بێگومان ئەمە لەلایەکەوە کۆست و پەژارەیەکی گەورە بوو، بەڵام لەلایەکی ترەوە بەڵگەیەکی هێندە بەهێز بوو، هەروەگەوەی بە زمانی ڕووداوەکان لە ئەستێرەکانی ئاسمان لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بنووسێت. سەرکەوتن. لە سونەنی ئەبوو داود و سەحیحی بوخاریدا ئەم بەسەرهاتەمان بەرچاو دەکەوێت کە خەبابی کوڕی ئەرەد ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە. وختەی بەسەرهاتەکەش ئەمەیە:
لە سەردەمێکی پڕ ئازار و ناڕەحەتیدا پێغەمبەری خوا درودی خوای لێبێت لە پەنای کەعبەدا دانیشت بوو، سەرپۆشەکەی دابوو بە سەریدا. چێ دەزانێ ئەم جارەشیان تووشی چه ئازار و سوکایەتیەک بوو بێت. ئەو سەردەمە بوو کە هەموو باو و نەریتەکانی جاهیلی وەک چەک لە دژی موسڵمانان بەکاردەهێنران. هێشتا لە بەندی کۆیلایەتی ئازاد نەکرابوو. خاوەنەکەم و گەورەکانی تری مەکە بە جۆرێ ئازاریان دەدەم کە چیتر توانای بەرگەگرتنم نەمابوو. جاکە بینیم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسسەلام تەنهایە، یەکسەر خۆم گەیاندێ و عەرزم کرد: ئەی پێغەمبەری خوا، ئایا لە پەروەردیگار ناپاڕیتەوە تا کۆمەچی و سەرکەوتنمان بەهاناوە بنێرێت؟ وای دەزانی ڕەسوول الله خێرا دەستەکانی بەرز دەکاتەوە و دەکەوێتە دوعاکردن، نەکەرەوەندە، بەڵکو چاوەڕوانی دەکرد دوعای خراپیشیان لێ بکات. بەڵام پێغەمبەری خوا دوور لەم چاوەڕوانیە ئەمانەی خوارەوەی فەرموو: سوێن بەخوا، ئومەتەکانی پێش ئێوە ئەشکەنجەی زۆر سەختتریان چەشتووە، هەیان بۆ دەخرایە ناوچاڵەوە و بە مشار دەکرا بە دوو کەرتەوە، کەچی هێشتا لە دینەکەی پاشگەز نەدەبووەوە، یاخود هیوایان هەبوو گۆشت و ئێسخانی لە یەکتری جیا دەکرانەوە و تۆسقاڵێک لەرزە نەدەکەوتە ئیمانەکەیەوە. وەڵڵاهی خوای گەورە ئەم کارە تەواو دەکات و بە ئەنجامی دەگەیەنێ، بەڵام ئێوە پەلە دەکەن. ڕۆژێک دادێ سوار لە سەنعاوە دەڕوات بۆ حەزرەمەوت و جگە لە ترسی ئاژەڵە درندەکان ترسی لە هیچ شتێکی تر نابێت. هەروەها حەزرەتی عەدی کوڕی حاتەم کە فەرمودەیەکی هاوشێوەی ئەمەی لە پێغەمبەری خوا درودی خوای لێبێ ڕیوایەت کردووە، باس لەو ڕووداوانە دەکات بە چاوی خۆی ئەو ڕووداوانەی دیوە کە پێغەمبەری خوا هەواڵی ڕوودانی دابوون. تۆ یەکەم کەسی کە پێم دەگەیت. پێغەمبەر درودی خوای لێبێ لە یەکێک لە ڕۆژەکانی ئەو نەخۆشیەیدا کە بووە هۆی کۆچکردنی بۆ خانەی هەمیشەیی حەزرەتی فاتیمەی، ئەو فاتیمەیە کە بێ هاوتا بوو لە ناسکیدا و لە هەڵسوکەوت و نیگاپۆڵەکانیدا هەردەدوت خۆیەتی، بانگی کرد و چەند شتێکی چرپاند بە گوێیدا. حەزرەتی فاتیمە بە بیستنی ئەو وتانە گریە و فیغانێکی وای کرد هەمووانی ڕاچڵەکان. لە پاشکەمێک دیسانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند شتێکی تری بە گوێیدا چرپاندەوە. ئەم جاریان هێندە شادی گرتی، هەر کەسێ بیبینیایە وای دەزانی لە هەموو دەرگاکانی بەهەشتەوە بانکێشت کراوە. لە ڕاستیدا بەلای ئەوەوە هەرواش بوو. بەڵێ، ئابە و شێوەیە دڵخۆش و شادومان بوو. ئەم ڕووداوە لە چاوی دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ بزر نەبوو. پاشکەمێک هۆکاری ئەو ڕووداوەی لێپرسی، بەڵام حەزرەتی فاتیمە پێیوت ئەمە ڕازێکی تایبەتە بە پێغەمبەری خواوە و هیچ شتێکی تری نەدەرکەن. بەڵام لە دوای وەفاتی فەخری عالەم درودی خوای لێبێ کاتێک حەزرەتی عایشە جارێکی تر لێی پرسیەوە، حەزرەتی فاتیمە بەم جۆرە وەڵامی دایەوە. لە جاری یەکەمدا پێغەمبەری خوا هەواڵی وەفاتی خۆی پێدا. بۆیە گریە. بەڵێ، وەفاتی نەبی بە جۆرە خستێ گریان و نوقمی فیغانی کرد، ئەوە تا چوارینەکانی ئەو ڕۆژەی بەسە بۆ ئەوەی دنیا بهێنێتە گریان. ماذا علي من شم تربة أحمدا ألا يشم مدى الزمان غواليا صبت علي مصائب لو أنها صبت على الأيام عدن لياليا. کەسێک بۆنی خۆڵی مەزارەکەی حەزرەتی محەممەدی کردبێ چ گەرەکیەتی بە دوای بۆنی تردا بگەڕێ. بەڵاو کارەساتێکی وان بەسەردا ڕژاوە، ئەگەر بەسەر ڕۆژگارەکاندا بەڕژایە هەمویان دەبوونە شەوگار. لە جاری دووەمیشدا مژدەی ئەوەی پێدام کە من یەکەم کەس دەبم لە ناو خێزانەکەیدا کە پێی دەکەم، ئەیتر لەبەر ئەوە دڵخۆش بوو. لە دوای 6 مانگ ئەویش بە باوکی شاد بووە. ئەم وەفاتەی حەزرەتی فاتیمەش تەزدیقی پێغەمبەری خوا دەکات و دەڵێت سەدەق. سڵح و ئاشتەوایی لە حەدیثێکی شەریفدا کە لەلایەن زۆرینەی ئەوانەی فەرمودەیان جێراوەتەوە ڕیوایەت کراوە، ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە وتاردا ئاماژە بۆ حەزرەتی حەسەن دەکات و دەفەرمێت: إن ابني هذا سيد ولعل الله أن يصلح به بين فئتين عظيمتين من المسلمين. ئەم کوڕەم سەیدە، بەشکم ڕۆژێ لە ڕۆژان خوای گەورە بەهۆی ئەمەوە ناوبژیوانی بخاتە نێوان دوو کۆمەڵی مەزن لە موسڵمانان. بەڵێ، ئەو کەریمی کوڕی کەریمە نەوەی پێغەمبەری خوایە، گەورە و پایەدارە. ڕۆژێک دێت تەنها لەبەر ئەوەی جودایی و ناکۆچی نەکەوێتە ناو ئومەتەوە، دەستبەرداری ئەو خلافەت و سەڵتەنەتە دەبێت کە پێی سپێردراوە، بەم جۆرەش دەیسەلمێنێ کە چۆن سەیدێکی کوڕی سەیدە. 25 یان 30 ساڵێک تێپەڕ نەبوو بوو بەسەر قسەکانی پێغەمبەردا کە یەک بە یەکات نەبی. لە دوای حەزرەتی عەلی
ئەمەویەکان حەزرەتی حەسەنیان لە بەرامبەر خۆیاندا دیتەوە، بەڵام حەزرەتی حەسەن ڕەزای خوای لێبێ پیاوی ئاشتی و ئارامی بوو، بۆیە بەواسێنانی لەسەر جەمافەکانی خۆی ئاشتەوایی خستە نێوان ئەو دوو سوپایی مسلمانانەوە کە لە لێواری بەیەکدا پژاندا بوون. ئیتر بەم جۆرە ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێ توانی پشگیری لە فیتنەیەکی ترسناک بکەن. شاعیر چەند جوان وتویەتی: كريم ابن كريم ابن كريم وجده خير الأنام. ئەو حەسەن کەریمی کوڕی کەریمە جا چۆن وانە بێ لە کاتێکدا کە باپیری باشترینی مرۆڤەکانە و مای شانازی بوونەوەرانە. کاتێک پێغەمبەر درودی خوای لێبێ هەواڵی ئەم ڕووداوەیدا، حەزرەتی حەسەن هێشتا منداڵێکی بچکۆلانە بوو، تەنانەت لەوانەیە هەر تێژ نەگەیشت بێ لەوەی پێغەمبەری خوا ئاماژە بۆچی دەکەن. واتە ئەو لەبەر ئەوەی پێغەمبەری خوا وای فەرمووە بەم کارە هەڵنەساوە، بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام بۆیە ئەوەی فەرموو، چونکە دەیزانی حەزرەتی حەسەن وا دەکات. بەڵێ حەزرەتی حەسەنیش تەزدیقی باپیری دەکات و چەندین ساڵ دواتر پێی دەوت سەدەقتە. سەدەیەکی تەواو دەژی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی خستە سەرسەری عەبدوڵای کوڕی بوسر ڕەزای خوای لێبێ و فەرمووی: ئەم منداڵە سەدەیەکی تەواو دەژی، ئەو بالوکانی ڕوخساریشی لا دەچن، دەجێڕنەوە ئەو زاتە 100 ساڵی ڕێک ژیا و بالوکەکانی ڕوخساریشی لا چوون. جا هەر وەک چۆن پێغەمبەر درودی خوای لێبێ بە پێی نهێنی ئایەتی وەلائاخیرەتو خەیر لەکە من الئولا، هەر ساتێکی ژیان لە چاو ساتەکانی پێشووتریدا بەرزتر دەبوو و پلەیەکی تری کەماڵی دەبڕی و هەردەم حاڵی پێشووتری بە بەراورد لەگەڵ حاڵی دواتریدا بە کەم دەبینی و بەم هۆیشەوە لە ڕۆژێکدا 100 جار ئیستیغفاری دەکرد. بەو شێوەیەش ئومەتەکەی ڕۆژ دوای ڕۆژ هەنگاوێک زیاتر لە ناسین و تێگەیشتنی پێغەمبەرەکەیاندا بەرەو پێش دەچن و لە بەرامبەر هاتنەدی ئەو هەواڵانەی سەبارەت بە داهاتوو دابوونی ئیمانیان تۆزێک زیاتر دەبێت و ڕوو لە پێغەمبەرە نازدارەکەیان دەڵێن بەڕاستی تۆ پێغەمبەری خوای. نوری نەمر